هەر سەبارەت بە گەشتی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بۆ ئاسیا کە ئەمەش یەکەم گەشتێتی وەکو سەرۆکی ئەمریکا بڕوات بۆ ئەو وڵاتانە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح. بەڵێن ئەم کاتت باش دەزانین بایدن ئێستا لە ژاپۆنە، ئایا ئەم گەشتەی هەر پەیوەندی بە باری ئابووریەوە هەیە یان شتی تریش هەیە؟ بەنی باش هێرۆ ئەڵبەتە گەشتەکە فرێڕەهەندیە، هەر ئەوە نییە بە تەنها بڵین سنووردار بێت لە تۆکمەکردن و بەهێزکردنی پەیوەندی ئابووری و بازرگانیەکاندا لە نێوان ئەمریکا و ئەو وڵاتانەی ئاسیا کە سەرۆک بایدن سەردانیان دەکا. یەکێ لە ڕەهەندە گرنگەکان دڵنیاکردنەوەی وڵاتانی ئاسیایە بۆ بەردەوامی پشتیوانیەکانی ئەمریکا لەو وڵاتانەدا بە تایبەتی ئالەم سەروەختە ئاڵۆزەدا کە شەڕی ئۆکرانیا لە ئارادایە و وەکو شیکەرەوەش ئاماژەی پێدەکەن ئەگەر و نەگەری هەڵوەشانەوەی هاوپەیمانێتیەکان یاخود بەلانی کەم گۆڕانکاری لە هاوپەیمانێتەکانە دروست بێ. بێلەوە یەکێ لە ڕەهەندەکانی تر ئەو کۆبوونەوە لوتکەیەیە کە بڕیار لە ژاپۆن سەرۆک بایدن بیکات، کۆبوونەوەیکی لوتکەیی ئاسایشیە و وەکو زیاتر ئاماژەکان ینی باسی دەکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو سیاسەتانەی هەردوو وڵاتی چین هەروەها کۆریای باکوورە. ئەمە بێلەوەی کە بڕیاریشە سەرۆک بایدن پلانە ئابوووریەکە بخاتە ڕوو، ئەو پلانە ئابووری کە هەتا ئێستا یانیەتوانم بڵێم بەندەکانی بە نەزانراوی ماونەتەوە، بەڵام زیاتر تایبەتە بە باری بازرگانی ئەمریکا لەگەڵ ئەو وڵاتانەی ئاسیادا. بەڵێن دەزانین هەر کاتێک کە باسی ئاسیا دەکرێت بە تایبەتی ئەو دوو وڵاتە گرنگەی کە سەرۆکی ئەمریکا لە دوێنێەوە سەردانی کردو ئەویش کۆریای باشوور و هەروەها ژاپۆنیشە ئەمڕۆکەوەکو ئاماژەم پێکرد لە ژاپۆنە هەمیشە بابەتی ئاسایشی لەگەڵ کۆریای باکووردا دێتە ئاراوە. ئایا لەم گەشتەیدا هیچ با بڵین باسێک لە بابەتی ئاسایشیە کات لەگەڵ کۆریای باکووردا؟ وەڵامێکی زۆر سادەی سەرۆک بایدن بە تایبەتی کاتێک کە یەکێ لە پەیامنێرەکان پرسیاری لێکرد لەسەر هەڵوێستی بەرامبەر بە کۆریای باکوور، وتی چیت هەیە بۆ ڕێبەری کۆریای باکوور؟ وتی هەر پێی بڵێن سڵاو، ئەوەی کە بە ئینگلیزی دەڵێ هەڵەو. هەر ئەوەندەی وت و هیچ شتێکیکەی ئاماژەی پێ نەکرد. ئەمەش ئەوەیە کە پێدەچێت ئەم بەڕێوەبەرایەتیە ئەو سیاسەتانەی کۆریای باکوور بەهێن وەرنەگرێت لە کاتێکا کۆریای باکوور نەیشاردوێتەوە، نیگەرانی هەیە و بە ترسیشەوە دەڕوانێتە ئەو مانۆڕە سەربازیانەی کە ئەمریکا و کۆریای باشوور بە تایبەتی هەم لە دەریاوە هەم لەسەر زەمین دەیکەن. سەبارەت بە تاقیکردنەوەی ناوکیش کە وەکو جەنابیش لە ئاماژەوە پێکرد لە راپۆرتەکەتدا 5 ساڵە کۆریای باکووریش تاقیکردنەوەیکی نەکردووە. ئێستا وەکو بڵێ ئاگاهیەکەداکە و تاقیکردنەوە ناوچیەکە، بەڵام سەرۆک بایدن هیچ نیگەرانیەکی خۆی لەسەرەوە پیشان نەدا. بەڵێ زۆر سپاس. بەڵێن سپاس بۆتەوە.